وەزیفەی خۆم ناوی کوردستان پرشەوق و تاوە، گەنجینەی فکرم مانەی ئەم ناوە. تا ئێستا دەگریم بۆ دەشتی لاجان، دەمرم لە حەسرەت خاکی شەقلاوە. تۆخوا ئەی بادی سەبا بەگهێنی، سەلامی من بۆ کوردی ئەو ناوە. شەوقی ئەستێرەی کوردی گەڵاوێژ، لە شاخ و باخی کوردستان داوە. قوربانی دەستی عەلی کەماڵم، ئەساسی مەردی بۆ کورد داناوە. مانگێ 10 دینار بۆ هەژاران دا، بۆ گەڵاوێژمان هێژ بێتر داوە. بۆ دەوڵەمەندمان ئەم خۆش میسالە، خەیرەت بە کێشن فرسەت نەماوە. وەزیفەی خۆم هەر تەبلیغی کوردە، لە مرد و هەرچی دەمێنی ناوە. جەگەر خوێنگەر چ سەیدای کوردە، تا ئێستا پەسنی کەسێک نەداوە.